ماوەی 39 ساڵە کاری چاکردنەوەی ئامێرەکانی ساردکەرە و گەرمکەرەوە دەکات لە چەمچەماڵ. هەموو سپێدەیەک وەستا فەریق دوکانەکەی بەڕووی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ و دەوروبەریدا دەکاتەوە. فەریق حامید کاکەخان ناسراو بە وەستا فەریق بە یەکەم وەستای چاکردنەوەی ئامێرەکانی ساردکەرە و گەرمکەرەوە لە قەزای چەمچەماڵ ژمارەکرێت. لە ساڵی هەشتا ئەم دوکانم داناوە، ئیشی سەلاجە و ئەرکۆندیشن و سپیتم کردووە، شەحنغازی سیارە و ئەم شتانم هەموو کردووە. ئەوانەی زۆر سادە بوو، زوو لە جاتی ئۆتۆماتیکمان هەبوو، ئەمان گۆڕی بوو دامانە، بەڵام ئێستا ئەمانە ئۆتۆماتیک و ئەمانەی نییە، ئەمە ئۆتۆماتیک و شتەکەی ئەلێرەیە لەم خەریتە و مەریتەیە ئەلێرە جا ئەبێ زۆر بە وردی بگەڕێ بۆ ئەو خەریتەیە تا ئەیدۆزیتەوە. ئەمە کێشەکەی لەمایە ئەگەر هەر ئیشی لێکەی بەرەوەی لە ئەوڵەوە نەحەزم لە ئیشەکە بوو، گەنج بووم و حەزیشم بە ئیشەکەکەت شارەوەکەم شاری چەند چماڵە یەکە زەلامیتیان نەبوو سەلاجە چاکە، یەکە زەلامێک نەبوو. وەستا فەریق دوای نزیکەی چواردەیە لە کارکردن لە ئامێرە کارەبایەکاندا ئەزموونێکی باشی لەو بوارەدا پەیدا کردووە و کاری چاکردنەوەی ئامێرەکانەکات. لا یەکەم کەس من بووم، دوای من بەڕەحمەت بێ ڕەوفی فاتەشێخا بوو ئەو دوکانی کردەوە. لە وەسایانە نا بەس خەرکی ترم زۆر فێر کردووە. بەڵێ ئارەوەڵا بۆ ئەوە تەهامەلا حەمەتە وێساوا لە کەلارە ئەوم فێر کردووە. مامۆستا محەممەد خزمی خۆمانە لێرە ئەوم فێر کرد، دوکانیشم بۆیاندانە دوای ئەو ڕۆیە بۆ کەلار و ئەمیش لێرە بەتەنیا بۆی نەکرا، ئەوان وازیان لە دوکانێنە لەخوا بەزیاد بێ ئیشێکی زۆر ڕێک و پێک و بە جوانەیە بینە ڕێ و بە قەتیش هیچ کاتێک محاولێ ئەومان نەکردووە ئیستیغلالی یەکێ بکەین شتێکی بۆ چا ناکرێ ئێمە چاچیکەین و ئێمە ئیستیغلالیکەین و زیاتری پێ بڵین. وەک وەستا فەریق دەڵێت ئەنجامدانی کارێکی باش بۆ هاوڵاتی ناوبانگی شیاو بۆ خاوەن کار دەستە بەردەکات و لەبەر چاوگرتنی دۆخی خەڵکانی هەژاریش ئەرکێکی مرۆڤانەیە کاو لە سەرەتاکانی کارکردنیەوە کاری لەسەر کردووە. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.